هەروەها لەسەر ئاسی سەرجەم زانکۆکانیش خانمان ڕێژەی دەسەڵاتداران حەوتی خوێندکاران و قوتابیان ئەمە ژمارەیەکی گرنگە بۆ ڕاستی کارەی کوردستان هەنگاوی گرنگی ناوە بۆ ئەوەی لە ڕووی گەیشتن بە زانست و بەدەستهێنانی کارامەیی و پێگەیاندنی خانمانی کوردستان دەرفەتی یەکسانی بەشەکردنی ئابووریشیان لەم پێناوەدا بۆ بڕەخسێنێت. هەروەها لەم کابینەیەدا سێ سەرۆکی زانکۆ و سەرۆکی ئەنجومەنی باڵای کوردستان بۆ پسپۆڕە پزیشکیەکان لە خانمانی بەتوانایی تایی ئەکادیمی هیوامان وایە بتوانین لەنێو ڕاگری کۆلێج و بەشەکانیش دەرفەتی زیاتر بۆ خانمانی کوردستان بڕەخسێنین.